ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە ئێوەش ئەی موسڵمانان بەرمەدەن ڕێگای قورئان ئێوەش ئەی موسڵمانان بەرمەدەن ڕێگای قورئان بە پشتیوانی خوامان ڕۆشن دەکا ڕێگامان بە پشتیوانی خوامان. مناوی خی گەورە میهرەبان ئێمە و کۆنجمەنی خەلیفان لە بەشی پەروەردە و بانگەواز سوود وەرگرتن لە پشووی هاوینە بە ساکمانزانی بە پێویستمانزانی ئەو منداڵە چاو گەشانە خولێکی هاوینان وکەین و خولی ئایندە بۆ پەروەردەکردنی منداڵە چاوگەشەکان. خولەکەمان زیاتر لە دوومان خایاندی تەلەبەکانیشمان نێزیک 80 تەلەبە بوون مامۆستاکانیشمان تقریبا 25 مامۆستا بوون و هەروەها لە کۆتایی خولەکەمان کە خولەکەمان کۆتایی پێهینا بە پێویستمانزانی ئەو خولە و کۆتا پێبینی کە ئەم منداڵە چاوگەشانە خەڵات بکرێن هەدیە بکرێن و شەهادەیان پێ بدرێتن ئەوانەی یەکەم و دووەم و سێم بوون الحەمدولیلا تەلەبەکان زۆر مەزبوط بوون الحەمدولیلا گرمەگوڕ بوون سەدەرسەکان هەموومان یەکە خەڵاتمان کردن تەلەبان. دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم نواي صلاح الدين شيداي وطن ودين نواي صلاح الدين شيداي وطن ودين قرآن سراي كردانا پیغمبر سرورمانا قرآن سراي كردانا پیغمبر سرورمانا نواي صلاح الدين شيداي وطن ودين نواي صلاح الدين شيداي وطن ودين بەرزاریم لە خولی ئەنجومەنی ئیسلامی کرد و فێری قورئان و ئاداب و ڕەوشت و ژیانی پێغەمبەران بوو. سوپاس بۆ ئەم مامۆستایانە کە ئەم خولیان کردەوە. وەڵا شتی زۆر فێر بووین وەکو لە خولی هاوینە بێکار بووین دەتوانین بە هاتبانی ئێرە زۆر شتی وایە فێر بووینە ئاداب ڕەوشتی بەرز ئەخلاق فێری قورئان خوێندن و ئەوانە فێر دەبووین. بۆیە من شادومانم خاوەنی نیشتیمانم بۆیە من شادومانم خاوەنی نیشتیمانم نیشتیمانم جوانە ناویشی کوردستانە نیشتیمانم جوانە ناویشی کوردستانە ناویشی کوردستانە زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم